گوندی سپیاوە لە سنووری دۆڵەڕەکە لە ئیداری ڕاپەڕین لە حاڵەتێکی دەگمەندا لە ماوەی 5 ڕۆژدا بەبێ هۆکارێکی دیار 10 جار ڕووداوی ئاگرکەوتنەوە لەو ماڵەدا هەبووە. ئەو کوڕەگچکە لەم لێرە نووسبوو هاواری کرد بۆ دەرەوتبی دایە گیانوەرە ئاگرن لە ناو زاویە بەربوو دەیگو گەرهاتم دەگو بابە گیانجاوی دەگو ئاگەر ئەدێ ڕادەهاتە دەری دەوانەکانە ڕا ئەدێ ڕادەهات. چیرۆکەکە لە دەمی سەرۆکی خێزانەکەوە دەبیستین و دەڵێت زۆری ڕووداوی ئاگرکەوتنەوەی بێ هۆکار تەواو هەراسانی کردوین و ژیانیان لێ تێک چووە و ماڵ و مناڵەکەی لە مەترسیدایە. کاچ خۆم یەکەم جار ئەلێرە ئاگری گرتووە یەکەم جار ئەلێرە دانیشتمە ئەوە جیتکن ئەبێرەوە بوون ڕێگنا بۆ نەکەم پیادەگاتم ئەلێرە ئاگر دەجیتکان بەربوو دەسووتان. سێمیان کاچی خۆم ئەوە ئەلێرە بەخۆم ئەلەو ژوورەی دانیشتبوون بالیفیاندا نابوون ئەلێرە بالیفەکان ئەلێرە و ئاگریان تێ بەربوو ئەلێرە ئاگرێکە هەستا ئەلێرەکە جا ئەوە بەپێ لێرە هەتا دەچێ مەتبەخی هەر هەمووی نا جا بالی بی جلبی هەچی هەبی ئاگری دێبگریتی و تێی بەردەبی لە ماوەی 5 ڕۆژڕە ئەوە دەیەمین جارە ئاگری تێ بەردەبی. قەنەفەکان هینا بوونیان نا منداڵاننا ئەوە شتی جستانی هەمویان هینا بۆ خوارێ ئەلێرە لە خاوی بنەوەیاندانا ئەو ڕۆبەیانی بەڵێ ئەو ڕۆبەیانی مامۆستا بەڵام مامۆستا ئەلەویجێ بوو ئەلەویجێ ئەرێ وەڵە ئەو پەنجانەشم ئەوە بە هەندێک سوتاون هەر پەنجەکانم سوتاون داوایان لێ دەکەم لە سەرۆکی حکوومەت لە جێگری سەرۆکی حکوومەت لە کاک و باتاڵەبانی لە بەڕێستان دەنگم بەرزکەنەوە بیگێنن بە هەموو خەڵک لە هاوارم بێن و ئەو شتم لە بۆ دەرکەوێ بزانم ئایا غازە ئایا چی ئەو شتە تووشی من بووە. ئەوەی دەیبینن ئەو حاڵەتە دەگمەنەیە کە ئەو خێزانە تووشی بووە وەکو خۆیان باسی لێوە دەکەن کە ژیانیان لە مەترسیدایە داواکارن کە لایەنە پەیوەندیدارەکان خەمێشی جددیان لێ بخۆن. یاڕەبی خۆیان ماڵ و منداڵم پارێزی لە بەڵام نسیبەتیە دنیاە خۆیە. پورە نازداریش ژنی ماڵەکەیە دەستەکانی بەرز کردووەتەوە و بەدەم نزا و پاڕانەوە دەڵێت ژیانمان لە مەترسیدایە و بە شەو و بەڕۆژ خەیاڵیان لای کەوتنەوەی ئاگری لە ناکاوە. هەر ئەو مەحەدەل دەڵێن ئەوەندە دڵیدا ئەگەم هەر یەک تۆس هەستی یەک ئەشت هەستی دەڵێن دای ئاگر دەرجەیەکی بەربوو بەس منداڵشتم لە بۆی سەلامەت بی چیدیم بەس داواکارم لە حکوومەتێ بێتە سەرخەت بەهانانوە بێ چارە سەرەکن کابزام هۆکارەکەی چییە. پشتیوانیش شایەت حاڵ و زاوای خێزانەکەیە و دەڵێت بە چاوی خۆی چەند حاڵەتێکی ئاگرکەوتنەوەی لە ناکاوی بینیوە و ئاگرەکەی کوژاندووەتەوە. ئەو ڕۆبەیانی وەڵام بەخۆ هاتم دەوری 8 بوو هاتم لەسەر ژێزەمینێ دانیشتم قەتێکیگات دووکەڵ بڵند بوو کە هاتم ئاگر دێرە بەر بوو وەڵا جەغارندا تەسوورەکە شەریێرێ کردومە گوژاننەوە هەنی کە بە چاوی خۆ نەبینی باوەڕ ناکەی جارە و ئاگر لە شوێنێکی دەکەویتەوە هەنی هەر شتێک لە دیواری نزیک بی ڕێگاگری دەگری. پێم خۆشە بۆ چاوی خۆتان ببین. تاوەکو ئامادەکردنی ئەم راپۆرتەش نە ئەوان و نە ئێمەش هۆکاری کەوتنەوەی ئاگری لە ناکاو و سووتانی کەلوپەلەکانی ماڵەکەمان نەزانی. ئەو خێزانەش داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەن تاکو تووشی کارەساتێکی دڵتەزێن و گیان لە دەستدانی ئازیزانیان نەبوون بەهانایەنەوە بچن. لا گوندی دۆڵەڕەکەی سەر بە ئیدارەی ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.